ئاری ئێستا بێگومان ئەزانین کە بانگەشە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەستی پێکردووە. ئەزانین کە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستانیش کاندیدەکانی بە خۆشحاڵیەوە هەم بڕوانامەکان زۆر لە ئاستی باڵایە، هەم کەسانێکی زۆر زۆر دڵسۆز بن کاتێک کە سەیری سیوی زۆربەی زۆریان ئەەکەی بەڕاستی ئەو خزمەتانەی کە کردویان نەستەلمێنەری ئەم بابەتەن کە خزمەتی زۆریان کردو ئەتوانێت کە هاوڵاتی متمانیان پێ بکە. جا بابەتێکی زۆر گرنگەیە ئەوەی کە کورد ئێمەی کورد چونکە بەداخەوە ئەها کیانێکی سربەخۆ وڵاتێکمانە زۆرێک لە بابەتەکانمان نەگەیشتوەتە جێخۆی غەدری گەورەمان لێکراوە ئاری بەڵام چونکە بۆ نمونە هات دەوڵەت نین حکوومەتمان نییە بۆ نمونە حکوومەتێک لە ئاستی نێودەوڵەتیا وەکو وڵاتێک وڵاتان لاانێت دان نەنێن بە وڵاتی کوردانە یان بە سەرزەمین و مەملەکەتی کوردانە هەر بۆیە زۆر جار ئاری غەدری گەورە کراوە ئەنفال لە حقی کووردا کراوە جینۆسایت کراوە بەڵام بۆ نمونە کاتێککە دێتە سەر ئەوەی کە مافی کورد زۆرێک لە کەسەکان گوێی خۆیانی لێ خەوێنن نەم نێوەندەیە یاساناسان زۆرەتوان ڕۆڵ بگەڕن وای ئاری زۆر ڕاستە قسەکە تەواوە ئێمە حکوومەتمان هەیە بەڵام بەهۆی سیاسەتی دەرەکیەوە بەهۆی سیاسەتی وڵاتانی دراوسیەوە زۆر جار دەست دەخەنە نێو کاروباری یاسایی ناوخۆی هەرێمی کوردستانەوە یان زۆر جار بێگوێدانە یاسا هەندێک مافەیە کە مافی ڕەوای گەلی کووردە پێشێل دەکرێت بۆیە ئێستا وەکو هاوکارم زەحەر باسی کرد لە ڕێگەی پۆلێک لە کەسانی بە ئەزمون و شیاو بۆ پەرلەمانی عێراق دەچنە پەرلەمان بۆی شەڕ لەسەر مافەکانی کورد بکەن لە بەغا بەخاش بۆپی کە دراوسەیە و زۆرێک یاخود بڵێن عێراق زۆرێک لە بەرژەوەندی هاوبەشێ لەگەڵ هەندێک لە وڵاتی دراوسێ هەندێک جار بەداخەوە لە بەغا لە نێو پەرلەمان بە بیان و بە پاساوی ڕێککەوتن لەگەڵ وڵاتانی دراوسێدا مافەیاسایەکان من پێشێ لەکرێت لەبەرەوە دەنگدان بە ئەو کەسانی کە هەم بۆ خۆیان یاسا ناسن و هەم یاسا ئەزانن چییە و چی نییە بە یاسا چۆن مافەکانمان بگەڕێتەوە دەستور چۆن بە یاسا جێبەجێ بکرێ بۆ منە مادەی 140مانەیە زۆر بابەتمانەیە کە زەوی داگیرکراومان هەیە ناوچە دابڕێنراوەکانمان هەیە ئەمانە هەمووی بە یاسا دەبێت لە پەرلەمانی عێراق شەڕیان بۆ بکرێت بۆیە خۆشبەختانە ئەم جارش لە لیستی ژمارە 122 یەکێتی نیشتیمانی کوردستان پۆلێک لە کەسی زۆر شارەزا لێهاتوو یاساناس خاوەن بڕوانامەی بەرز داکۆکیکاری مافەکانە چنە بەغا بۆی ئەو مافانەمان بۆ دەسەبەر یەکێک لەوانە ئەمڕۆ لەلامان میوانە باسی چیمان بۆکە باسیەوەمان بۆ کاتکە چاک بەتابەت لە ئاستی عێراقا چۆن بتوانێت لە ڕێگەی یاساوە مافی خۆی دەستەبەر بکە بابەتێکی هەرە گرنگ بۆ گەلێک وەکو کورد هەر بۆی داواکەن لە میوانی بەڕێزی بەرنامەکەمە خاتوو سروش جەناب محەممەد خاتوو بە ناوتاواکەی بخەرمە ئاری خاتوو سروش جەناب محەممەد ڕەمزی ئەوەی کە لەسەر پۆستەرەکە شێر بۆ شۆ نووسراوە پارێزەری ڕاوێژکار کاندیدی ژمارە 24 بفەرمێتە لامان ئامادە بێت بەخێربەیبانی باش خات سروش بەخێر بێ سەرچاوم فەرموو باشی بەڕێزە زۆر بەخێر خوا بەخێر سەرچاو وڕاها لە ناوەڕاستەوە دانیشە بە هەلێرا بێ والله بەجانی پیشانەسی بر بۆ ئەو پشتی بنیان دڵی ناهات بڵێ بەخێر بێ خات بەخێر هیچ کرد خۆشحاڵین بە ئامادەبوونی بەڕێزت چاومانیکە هەم چەند ڕۆژێ ئێوە بەڕاستی هیلاکە بن بەڵام بێگومان ئامانجێکیشتان هەیە ئەوەی کە ئینشەڵا بتوانن لە کۆتاییە دوای سەرکەوتنتان داکۆکیکەری مافی کورد بن لە پەرلەمانی عێراقا جا بەڕێزت لەلایەنە یاساییەکەوە ئەتەبێت لە بوارە ئیش بکەیت ئیترها پێما بە زۆرێکی زۆری ئەو کەسانش کە بیانویان گرۆ تاکو ئێسا بە کورد دەرەقەتی ئەم چەکە نایەن یاسا بەڕێزت پێمان بڵێ کە وەکو ئێستای کورد و ئەو هەموو پرسەی کورد کە هەیە بەداخەوە هەروە بە هەڵپەسێراوەیی ماوەتەوە یان ئەوەی کە وەڵامی وەرنەگرتووە کورد لە ئاستیا یاسا چۆنەتوانێت ئەو چەکەکە بێت کە کوردی تر ئەهار بڵێت چەکم پێوە ئەڕۆم بۆ شەڕ جوانە سوالەکەت سەرەتا سپاس بۆ ئێوە سپاس بۆ کورسات ماڵی هەمووان بەخێر بێت قوربانە یەکەم جار ئێمە با تێبگەین ئێمە بۆ کۆ ئەڕۆین چی ئەکەین لە کۆ کاک باوەڵوتی قەراراتەکان ئەچێتەوە بەغا لە بەغاوە دەرەچێت ڕاستەکە لە بەروی ئێمە لە وڵاتیەکان کە پێوتێ عێراق ئێمە جاری هەتا ئەم دقەیە هەرێمی کوردستان بەشێکە لە وڵاتە وانە دەستور اعترافی بەمە کردو و نووسیوتی کە ئێمە بەشێکین لەوان ئەڵێ عێراق خاکێکی موحدی متەکاملی کە هینە عنی متفرق نییە وڵاتێکی
جیاکراونێ ئەو من چکە کەلیماتەکان عەرەبیە تا کوردیەکی بۆ ئەدۆزمەوانێ معانات هەوڵەدەین هاوکارێک بین سپاسانەکەم مەمنون اینجا سوڵتاتی ئێمە سیانە تەنفیزیمان هەیە جێبەجێکردن قەزایی دادوەری تەشریعی سوڵتەی تەشریعی بە تایبەتی ناوی خۆی بەخۆیەتی یاسادانان یاسادانان یعنی چی یعنی ئەو کەسانی کە ئەبێ لە یاسا شارەزابن بۆ لەبەروی نقطە و فاریزە حرف کە ئەڵێ قەد و فەقەت قەد و فەقەت تأثیرەکاتە سەر معنای مادە قانونیەکە تأثیرەکات سەر ئەو نەسە بۆچی بەکاری و بۆچی نابێتێت تۆخنیکەوی سەبارەت لە نێو پەرلەمانە وەکو تەکنیکێک و فێڵێک لایەنێک كتليك بكاري بين قانون الله شيء قانون الله مجموعة قواعد قانونية عامة مجردة يعني الله مجموعة بنما يساي عامي ودان يعني شغل قانون وشكا بلان بو هم وشكي قانوني شوا إلا مجال ياريتيا أجرواني بمرافعة دروزنا به أجرواني بدفعات بين لا كاني دعوة دروزنا به لبروا أوي كمان أيزانم لسر دستوري عراقي لسر مواد قانونية كانوا يسازوا تأكيد مكروا لسر مادي صوشش مادي صوشش الله شيء بس الله همو خلقي عراق متساوين لحقوق كانيانا حقوقي مالي وسرواتي كإسائمة معاناة مان هي لقلي كموشنية كإما مثلا وضع مان برو دوا وأروى لناحية اقتصادي آبوري شيء الله بهموي بتساوي توزيع كتاب السريانة قانون يكشتي زور جواني هي إسا مثلا منو تو كشيك مان هي لسربون منا أم قلم جافة باشا كدعوة مان قيد كر بس باسيان قلم جافة أكين أجر كشيكي ترهبي لبيني منو تو لسر أم موبايلة الله بيقول دعوايكي كقيد كيبو أم موبايلة إما إسا مشكلة كمان لقلب غا لسر شيء لسر مواردي طبيعية لسر خير وبيرو إيكونومية لسر اقتصادي أمولاته من وكو هاولاتيكي عراقي چکە دەستور واڵێ و منیش پابند بووم پێوەی من خۆم یەکێکم داوانی کە لەگەڵ مافەرۆرانە ئیشمان لەسەرم دەستورە کرد محازەراتمان بە خەڵکتەوە بە خەڵکمان بچۆ دەنگ بە دەستور ئێمە خۆمان پێشنیار و بۆ چونمان ناردبووە بە غاوەکو مافەرۆران کەوتمان دەستور بەم شێوەیە ئێمە ئەم ملاحەزانەمان هەیە بەم شێوەیە دابنرێ ئێمە لە 2000ەکانە هەموو ئەمە ئیشمان بووە ئەم دەستورەی ئێمە ئەڵێ چی ئەڵێ مواردە طبیعیەکانی ئەم وڵاتە سەرۆت و سامانەکەی ئەبێ بە تەساوی بەسەر خەڵکی عێراقا دابەشکرێ نەیوتووە ئەگەر هاتو ئەقلیم نەوتی یامێ ئەگەر هاتو ئەقلیم نەیامێ ئەگەر هاتو خەڵکی ئەقلیم بە عاقلی دانیشن شەڕیان نەکرد یا شەڕیان کرد یعنی چی مادام مقەید نەکراوە بە سەبەبێکەوە بە نەسێکی ترەوە بە ئەلفوبایەکەوە فەقەراتی ترە ئەو مادەیە بێ وەکو خۆی شەڕی لەسەرکەی ئەبێ شەڕی لەسەرکەی و لە بەرامبەر ئەو مافانەیە داوای شتی ترەکرد وانە ئێوە ژیشەکەتانەوەی بچنە پەرلەمان ئەمانە ڕەکەنەوە بالضبط وانە چکە ئیشی قانونیە بەڕاستی من تەحەیوز ناکەم بۆ خۆمان کە ئێمە شەهادەی قانونمان هەیە بەڵام بەڕاستی ئەم ئیشە یاسادانان ئەبێ ئیشی کەسانی یاساناس بێ ئەبێ ئیشی کەسانی پارێزەران بێ بۆ شتێکی زۆر جوانی مام جەلال هەیە مرافعەکەی کە یەکەم جار کە مەجلیسی حکومدا ئەندرێ و عێراق ئازادە بێ بۆ ئەڵێ مرافعە مێژوویەکە مام جەلال محامی بووە مام جەلال خەریجی قانونە بە بەڵگەوە ئەزانێ لەکوێ چۆن دفوعاتەیە ئەوە دفوعات بوویای لەویە مرافعەیەکی دەولی بوو مرافعەیەکی یعنی دەولی نابڵێن ناو ئیقلیمی وڵاتەکە خۆی بوو عێراقی بوو لەناو ئەم هەموو پێکاتە سیاسیانە وتی ئەمە کەرکووکە و ئەمە کوردستانە و ئەمە مافەکانی ئێمەیە ئەو مرافعەیە کە ئەو کردی ئەبێ ئێمەمانان تەواویکەین ئەبێ تەکمیلەیکەین بۆ تاکو ئێستا بۆ نمونە زۆرێک لەو مافانەی کە کورد هەیبووە تەنانەت ئەوەی کە پێویستە ئیتر بۆ نمونە بۆ تاکی کورد و پەیوەندە بە بژێوی ژیانیەوە تاکو ئێستا ئەم هەمووە کێشەیە بۆ دروست بۆ وەرگرتێ ئەم مافەوە بۆ نمونە ئێوە یاساناس ئەتوانن ئەمە چۆن بکەنەوە سەرسکە وەڵاهی جوابەکەی فەرەڕەهەندە زۆری لێ ئەبێتەوە بەڵام ئەوەی کە من لەکو اختصاسەکەی خۆم ئیشی لەسەرکەم و بێڵێم ئەوەیە کەسانی قانونی کە ئەچنە بەغا کە ئەچنە سوڵتەی تەشریعیەوە کە ئەچنە پەرلەمانەوە کە شوێنی یاسادانانە شوێنی شەڕ نییە ئەو شەڕە سیاسیانە بەو شێوەیە ڕاستە کیاناتی سیاسی تەحالوفات هەیە شەڕ هەیە بەریەکەوتن هەیە ئەمانە هەمووی یەکێکە لە مەظاهری دیموکراسیەت کەسلاری لێ نییە ئەڵێن عێراقێکی دیموکراسی ئەقلیم دیموکراسیە دەنگی جیاواز حڕێتی تعبیر هەیە تۆ ئەبێ ئازادی ئەمانە هەمووی وازەحە جوان بەڵام ئەوەنەی بەداخەوە ئەوەی ئێمە هەمومان لە کەناڵەکانی بینین خۆمان متابعاکەین ئەوەنەی سوڵتەی تەشریعی ئێمە مەشغوڵە بە سیراعاتی کیانە سیاسیەکانەوە ئەوەنە مەشغوڵ نین بە یاسادانانەوە بەو شێوەیەک و پێویست بە وردەکاری دوای ئەوە
ئینسانەکانیش فەرقیان هەیە مەسەن هەنێک کەس هەیە زیرەکە بەس بە عام سەیرەکە هەیە زیرەکە وردکارە ئەمە علاقی بە تەبیعەت و شخصیەتی خۆتەوە هەیە کاتەمە زیرەکی وردکارانەوەی ئەبێ وردبی ورد ئەبێ لەگەڵ حرفە تعاملکەی حرف کەلیمەژ نا کەلیمە و جملە نا حرف پێ دەڵێم قەت و فقط ئەوە لە قانونا فێریانەکردین هەر یەکەم جار کە ئەچوینە قانون ئێمە قانوانە خوێن ئوستازەکەی و ئاگات لێبێ ئەو هەموو معنای جملەکە بۆ ئەگۆڕێ دەبێت تۆ کە لایحە ئەنووسی ئەبێ بزانی کەلیماتانی لە لایحەکەتا بەکارێنی چێشکە دوایی زڵی خۆت بەکارێتەوە سروشخان هەموو ئەمانی کە ئەکرێت یعنی ئێوە دوڕۆشتە بچنە پەرلەمانی شەڵڵا شەڕکردنە یان داقوکیکردنە لە مافی تاک دوجار مافی کورد اینجا ئەو دەستوری کە هەمانە ئەو چەند ڕۆژەی کە بانگەشەی هەڵبژاردن بووە خەڵک داوای چی ئەەکە ینی من دڵیام لە ڕیزی پێشەوەی بابەتەکانمان گرفتی موچەیە کە ئەزانم زۆر ڕوبەڕووی ئەم پرسیارە نابنەوە ئەگەر بچنە بەخا چۆر ئەتوانن گرفتی موچە چارەسەر بێ 26 بڵێن ئۆخەی تر مانگ یەک موچەی مانگ یەک وەرگیرەوە مانگی دە موچەی مانگی دەوەرگیرە عنی خەڵک دوانەکەوێت زیاتر خەڵک داوای چیەکە لە موچە و چیتر لەو مافەیاسانی کە دەیەوێت دەستەبەری بکات زۆر بەڕاستی و بەڕاشکایی جواب بەمەوە وڵا حەزەکەین هەمیشە بەڕاشکاوانە قوربانی خەڵکی ئەم وڵاتە بم ئەم کوردە جوانە نازدارە عەزیزە بە شەرەفە بەخوای گەورە بەو هەموو کەم و کوڕیا بۆ هەموو دڵ عاجزیە بۆ هەموو دڵشکاوی کە هەیەە کە ئەچی داوای دەنگ و پشتگیری ئەەکەی ئەڵێ یەک تەکلیفم هەیە چییە کە ڕۆیشتی تەلەفۆنم بۆ کردی جوابم بەرەوە ئەزانن ئەوە یعنی چی ئەزانن ئەوە معنای چییە معنای ئەم میلەتەی ئێمە بە هەموو نەوعێ لەگەڵمانەیە بەس احترامی بگرین ئەو متمانێک کە دروستەکرێت احترامی بگرە کاکە گیان جوابی بەرەوە کاکە خزمەتی بکە تۆ یەک هەنگاو لە وەرە پێشەوە بزانە ئەو چی بۆ تۆ ناکە ئەزانی لەم ڕۆژە کەم ئیشە چەند قورسە ئەو میلەتە چەند متعاونە لەگەڵ ئێمانە چەند هاوکارە هەر ئەوەی کە دەرگاو بووە کاتەوە ئەچی قسەی بۆ گەگۆل لێگرێ خۆی بۆ خۆی زۆر مهمە چکە خەڵک زۆر داغڵەتڵە خەڵک ئەزانکی ناخۆشترین شتی ژیان ئەوەی تۆ ئەمە لێ نەبێ میلەتی ئێمە خەریکە بێ ئەمە لەبێ چکە بۆ قوت زۆر مهمە قوتی ژیانی ئینسان پارە بۆ چکە من دایمە دایکمەی و ئۆنێ من ئینسانکی تۆزێ دەست بڵاوم کە نەسیحەتێکردم ئەو ئاگال لەخۆ بێت 250 پێ بێ ناتوانین سواری پاسبی ئەم وڵاتە و ئەم خەڵکە ژوایە پارەی پێنیە چۆن بژی چی بکە ئێساش هەموو ژیان بۆ بەپارە بەوە شۆ ئەو دەرگاو بۆ کاتەوە بەوە شۆڵی ئێمە هەمومانی کێتین بەوە شۆڵی ئێمە شەیدمان ناوە بۆ یەکێتی ئەها ئێمەین ئەبێ بە خۆمان نابچینەوە ئەبێ زۆر بە خۆمان نابچینەوە حتا ئێستا ئەم میلەتەی ئێمە میلەتێکی زۆر بە ئەخلاقا زۆر بە شکۆیە زۆر تێگەیشتۆ زۆر واعیە من لێرەوە بە قوربانیان من زۆر سوپاسیانەکەم هەچ شوێنانی من چووم ئەو شوێنانی من چووم بەڕاستی یەک زۆر دڵخۆش بووم دووش تەریق بوومەتەوە تەریق بوومەتەوە لە خۆمان ئەوە لە بەس جوابی تەلەفۆنەکەم بەرەوە ئەها ئەمە جوابی چ شتێکی تەلەفۆن بنەوە لە پرسی بڵی باشە من ئەوە چوومە پەرلەمان تۆ توێ لە ڕێی تەلەفۆنەکە چ پامێ با من یەک شتی جوان بە تۆ بڵێم نەک لە بەروی قسەی خۆمە ئەڵم جوانە بەس خۆی ئەمە وایە نەکەر بۆ پەرلەمان تۆ لەم کورساتی ئێرە باشە مۆزەفێکی تۆ لێرێ ڕفیقێکی منە ناسیایەکی منە پێویستی بە ئیمزایەکی تۆیە لەسەر ئەو مێز و کورسیت تۆ بۆی ناکەی ئەو تەلەفۆنێ بۆ من کا بڵێ سروشخان تۆ فڵان کەسە ناسی لە کورسات پێی بڵێ تەئیدێکم هەیە ئەگەر تەلەفۆن ئەگەر ئیمزایەکەم بۆ بکە مەمنونە بم من بۆ جوابی ئەمە نێمەوە من کە ئەمە بە تۆ تۆ بۆ نێکی لە چوارچەوەی یاسا وەنیە ئەی لە چوارچەوەی یاسا تاوان چکە بە پێم خەڵکی ئێمە زۆر ڕاستە خەڵک داوای هەموو شتێکەکە خەڵک هەموو شتێکی ئەوێ طبیعەتی ئینسان خۆی وایە خۆشمان وین منی ژەسان ئەمەوێت تۆ هەموو شتێ بۆ من بکەی بەبێ هیچ شتێ هەمومان وین بەڵام تۆش لە چوارچێوەی یاسا تێگەێنی ئەڵێ 1 2 3 4 ئەڵێ دەباشە بەس ئەوە ئەتوانی ئەمەم بۆ بکە ئەها ئێستا من یەکێک لەو حاڵەتانی کە داوایان لێکردم کچێکی خەریجی قانونە چەند وەختە لە دائیرەیەکە لە نەخۆشخانەیەکە ئیژەکە بە خۆ بەخش خۆ بەخشە ئەڵێ یەک تەئیدم ئەوەیە کە پێم بڵێ من ئەو فترەیەوەکو CV لەوێ بە خۆ بەخش ئیشم کڕۆ بۆی ناکەن ئەها ئەمە چەند ئاسانە ئەزای ئەمە چەند جوانە تۆ ئەگە پێویستە بەم نیش نەبێ خۆت بۆی بکەیت
كاتب بەڵێنێ شله لە دوای دەرچوونە ڕقم تەلەفۆنەکە نەگۆڕی ڕقم تەلەفۆنەکەی خۆم خستمە سەر کارتەکەش ئەچمە هەر شوێنێکی دەڵم 156 هەر ئەوە لە نەوەکان لە 2000ەکان و کە ئەم ڕقەمە دەرچوە پێمە ئەوەی خۆشمە و ناشی گۆڕم بەڵام تەلەفۆنی زەروریش ئیتر جاری وا هەیە بۆ نمونە چون تەبعان ئێستا بۆ نمونە من ئیشێکم هەیە کەسێکی تر ئەم هەموو ئیشە بێتە سەرێک بۆ ئێوەش لانێ ئێوەش تۆزێک قەرەباڵغ بکە ئەو تەلەفۆنانەی کە بەڕاستی لە چوارچێوەی ئیشەکەتی بەڕێستا چوارچێوەی ئیشەکە بێگومان کاتە بەڵێنتدا کە وەڵامایتەوە ئەی چۆن لە چوارچێوەی ئیشەکەمە ئەوەی بە من بکرێ بە تاکید ئەجاکشی خەڵکی ئێمە بیزانێ پەرلەمانی بەغا وەکو پەرلەمانی کوردستان نییە لە پەرلەمانی کوردستانە تۆ وردەکاری ئیشی موئەسساتی ناو کوردستان و هەرێم و ئەقلیم ئیش پێەکەی بەڵام لەوێ نە چوارچێوەک ئامە گەورەکە ئەپارێزی لەوێ تۆ کوردە پارێزی دەنگی کوردی بەس تۆ لێرە لە ناو خۆتە دەنگی موئەسساتە کوردیەکانی یعنی مەسەن تۆ لێرە ئیش لەسەر قانونی زەریباکەی لە پەرلەمانی کوردستان ئەبێ ئیش لەسەر قانونی زەریبە بکەی بەڵام من لە بەغا لەسەر قانونی زەریبەی هەرێم لێرە ئیش ناکەم تۆ بەغا نەتەوەیە زمانی دایکە خاکە لە بەغا شتێکی کەیە جا دوایەوە عیلاقاتیش من و تۆ ڕەفیق و برادرین ئەگەر پێم بڵێ شتێک لە فڵان شوێن ڕەفیقم بێ بکرێ بە ئاسانی ئەوانە زۆر تەبیعیە هەموومانەوێ بیکەین نەک لە بەروی پەرلەمانی یا پەرلەمانی هەر ئینسان بۆ ئینسانە لە براورد بە هەرێمی کوردستان باست کرد زۆر جیاوازە لێران لێک بابەت هەیە ڕەنگە پەیوەندیدار بێت بە هەرێمی کوردستانە بەڵام ئێوە لەوێ شەڕی نەتەوایەتیەکەن لە چوارچێوەی یاسا و ئەو بابەتانی کە پێویستە کا بە یاسا دەچی بخێن خات سروشت مادی 140مان هەیە باشە تەمانی ئەوە ڕۆژتر کاچنە پەرلەمان ئەبێ شەڕی ئەم بابەتانە بکەن دێتە پێشتان کێشەی سنوورمان هەیە کێشەی ئەو سەرچاوە داراییانەمان هەیە یاخود ئەو دەستکەوتانی کە لێرە وەکو باج و زەڕیبە غاز و نەوت و ئەم بابەتانەمان هەیە و ناوچە دابڕێنراوەکانمان هەیە کێشەی موچەمان هەیە هەموو ئەمانە تۆ کامیانت زیاتر خسۆتە ئەولوێتی کاری خۆتەوە کامان هەمووی بۆ دەسەبەری مافی تاکە بەڵام خاڵێکەیە کە خاتە سروش زۆر بێ داکۆکی لەسەر بکات شەڕی بۆ بکات لە بەغا یەکێک لەو هەمویان گرنگن هیچیان لە هیچیان کەمتر نین بەڵام زۆر جارڵێ عەرەبە لە تەرتیبی ئەوەلیات مهمە کامەیان لای تۆ ئەچێتە خاڵی یەکەمەوە بۆی کە بتوانی دوڕۆشت لە پەرلەمان کاری بۆ بکەی ئەوەی کە تەرکیز یەکەمە سەر دەستورە دەستور لەبەری دەستور زۆر مەوادی چاکی تایە کە ئێمە ئەتوانین ئیسفادی لێ بکەین ئەگەر لە ڕێی دەستورەوە داخەڵی زۆر لە مەواد بیت واد لێ مەسەلەن ئیسیفتاءەکەش کە کرا بۆ سەربەخۆیی ئەگەر بەم دەستورە هەنیشتمان کردایە پێویستمان بۆ نابوو خۆت ئۆتۆماتیکیە و ئەگەر وا ناکەی وا ئەبێ ئەگەر وا نابێ من سەربەخۆ ئەبم یعنی بەغا مەعاملەی سەربەخۆی ناسەربەخۆت لەگەڵەکە ڕاست ئەبێ یەکلایکی تۆ لەگەڵەیە بڵێ ئەم مادە قانونیانە ئەم دەستوریانە لەبەردەستی من و توایە پابەندەبی بەمەوەمیش پابەندە من بەمە پابەنداویش پابەند نابم شەڕەکە لێرایە ئەبزانیی پێدەڵم شەڕی حرفە شەڕی حرفە حرف ئەنجا ئەوێ بە شەڕی کەلیمە ئەنجا بە شەڕی جوملە زۆر شت هەیە کە لە ئەساسەوە حەلە کرد مەسەلەن موچەش حەلە بێ ئەرزیش حەلە بێ ئینسانیش حەلە بێ بەڵام تۆ کە داوایەکت بۆیەت حکوم حامیەک مەسەن ئەو یە بۆ مۆزوعێکی معەن داوای ئەو ئیشیدا بەڵام کە داواکە بیتەوە زۆر مەشاکلی موکیلەکە و لە زۆر لایەنی ترەوە حەلە بێ زۆر شتی هەیە ئیتر حەسمە بێ بەنسبەتەوە ئەمەش وایە مەوادی دەستوریەکان زۆری تیا ئیسفادەی هەیە بۆ هەرێم چونکە وەختی خۆی مام جەلال و ئەوان دایانناوە یعنی بیری ئەم ڕۆژەیان هەبووە بە تایبەتی مام جەلال بیری ئەم ڕۆژەی هەبووە زانیوێتی لە دوای ئەو شتێک ئەبێ یان زین بۆ وەختی خۆی من محامی ژووری بازرگانی بووم کۆبوونەوەکمان کرد لەگەڵ مەقاولینە مام جەلال وتی داوا لە هەموو دەوڵەمەنەکانەکەم لە سلەیمانی ئێستا پارە هەیە کۆمپانیا دروستکەن پارە دروستکەن ڕۆژێگێت پارە نامێنێ ئەم باسی کەی بووک بەبەرهێنان بکەن بۆ ڕۆژی تنگانە باشە سروشتخان بێگومان ها کوردوتەنی بە دەستێک چەپڵە لێ نادرێ جەنابەت ئەو هەموو هەوڵەبێ ئەبێ کەسانێکی تر لەگەڵت بن تاواکەری ئیشەکانی بەڕێزت هەرچەند دەنگەکە ژمارەی زۆرتر بێت باشتر ئەگا بەرزتر ئەبێ جا بەڕێزت تا چەند لە بەرنامە تایە ئیشەڵڵا لەگەڵ بۆ نمونە ڕاوێژکارە یاساییەکانی تر هەرەوەی کەوتە زیرەک بێت و ورد و هەروەها پشت بەستن بە هەندێک بەڵگە کەلانەی توێژەرانی ئێمە
کۆیان کردبێتەوە هەر لە بەرنمەکەی خۆمە ئێمە باسی بەڕێوەچوونی کۆنفرانسێکی زانستیمان کرد لە زانکۆی سلێمانی هەندێک توێژینەوە کرابوو باسێک هەندێک ڕەهەند کرابوو لە ژیانی مامجلال هەندێک بابەتی یاسایی خراپوە ڕوو لەو توێژینانە کەلانەیە بەلای زۆربەی زۆرمانەوە هەر تازە بێ هەر بەرگوێشمان نەکەوت بێ تا چەند ئێوە هەوڵێن هەم لەگەڵ یاساناسەکانی تر لە تیمی با بڵێن ئیشەڵڵا ئەوانەی کە دەرئەچن بۆ پەرلەمانی عێراقەوە هەم لەگەڵ توێژەرە کوردەکانە بە یەکەوە تیمێکی پتە و دروست بکەن بۆ ئەوەی کە دەنگەکەم هەم بەهێزتر بێ هەم بەڵگەتان پێبێ دەگەر شتێکیان دەرخست ئێوە لە بەرامبەرە بەڵگێکی تر ئاشکرا بکەن بەتەکیید لێرە پەرلەمان نووسینگەی هەیە ئەم نووسینگەیە بۆی خەڵکە بینی کەسانی مختصە بینی پسپۆرە بینی مەسەلەن ئێستا من لە قانون نەزانم بەس بۆ نمونە لە هەندەسە نازانم لە بیناسازی نازانم لە وردەکاری ئیشی دکتۆر نازانم ئەبێت و ئەمانە ڕاوێژ بکارێ بن بۆی پێ بڵێ لە خەستەخانەکانە یەک دوو لە بیناسازیە یەک دوو ئەی خەیتە چوارچێوەی قاڵ بە قانونیەکەوانێ من ئێستا لە شەریکاتیش کە عەقد دەکەم بۆ شەریکێک ئەڵێم با مهندیسەکە چی هەیە بمان ناتێ ئەنجا ئێمە لەسەر ئەوە بخینە چوارچێوەی قاڵ بە قانونیەکەوە هیچ شتێک لە ژیانە ئەگەر تێ سەرکەوتوو بێ بە تاکەت تەنیا بێ کەس ناکرێت لا بێ تیمێ هەبێ ئەبێ ڕاوێژ هەبێ ئەبێ ئیستیشارە پرس بەم و بۆکەی من داوای شەرعیە بەنسبەت ئێمە بە داوا ئاسانەکانی ئەبینین هەتا ئەم لەحظەیەکە من داوای شەرعیە بینم یەک ئەگەڕێمەوە مادە قانونە شەرعیەکان کە خاصە بۆ داوای ئەی خوێنمەوە دووش دانیشت لەگەڵ ڕەفیقەکانمە هەم مناقەشەیەکەمەوە شی زانم بەس هەر مناقەشەیەکم لەوانێت تۆ شتێک بڵیت لە داوایەکە هات بێتە ڕێ تۆ نەهات بێتە ڕێ من ئیسفادەی لێ یەکەم بۆ ئیشەی خۆم لەبەر ئەبێ ئینسان دایمە متابع بێ هەر خۆی یەکێ لە صفاتەکانی کەسی قانونی ئەوەیە بۆ ئەڵێ قانون میهنەیەکی متعیبە ئەڵێ ئەتعابی محەممەد لەبەر دایمە بێ لە متابعابی لەگەڵ دا بڕایتەوە خۆ ناگریتەوە ئەبێ دایمە متابع بکەیت بەڵێ بێ ڕاوێش بکەیت ئەبێ بە چەند کەسانێک بگیتە قەرار و حکم ئاسان نییە بۆیە دایماڵێ کەسی قانونی ترسنۆکە ترسنۆکیەکەی لە چیایە حەزەرەکە ئەڵێ نۆکو قەرارێ بەم فتوایە بەم غەڵەت بێ نەگونجێ لەگەڵی ئاساکە نەگونجێ لەگەڵ واقعەکە لەبەرەوە بێ زۆر وریابی لەو شتانە خات و سروشت باسی مافی تاکەکەین لە چوارچەوەی یاسادا بەتایبەتەوە مافانەی کە مافی ئێمە و زەوت کراون و ئێمە لە بەغا پێویستەکە داکۆکیان لێ بکەین لە ڕێگەی ئێوە ئیشەڵڵا بەڵام لە یاساشدا دەنگدان بە مافێکی یاسایی و حەقێکی یاسایی هەموو تاکێکدانراوە قسەیەکی جوانت کردوتە چما هەرماڵێک وتت بە قوربانیان بم ئەوە نە بە جوانی پێشوازیمان لێ یەکەن یعنی هەست بە خۆشێکی دڵنیان بێوێ ناکە لە ناخی خۆتاکە تا ئێساش کەسانێک ماون هیوایان بەوە هەیە کە دەنگدان مافێکە و دڵنیاش بابێ و هیوایە هەرواش بێ تۆ بۆ خۆت چی بەواناڵی کە بە جۆرێک لە جۆرەکان بێتاقەتن لە دەنگدان هیوا بڕاو بوون لە دەنگدان پیان وایە ئەگەر نشتن و بشتن هەروەکو یەک وایە زۆر ئەم بابەتانەمانجوەکەی با تۆزێ زۆر ڕاشکاو بەڵام دوجار چەند گرنگە ئێوە کاچنە نەزانێ سەیتر خەباتی ماڵ بە ماڵەکەن بەڵەوەی کە لە نزیکەوەی گویان لێ بگرن خەڵکێک هەبێ تێبگالەوەی کە بەڕاستی ئەوانی کە هەڵبژێردراون گوێ لە خەڵکە گەێن یەکێتی ئەوێ گوێ لە خەڵک بگرن لە خەڵکە و هەڵقڵاو بۆ خەڵکیشە لە پەرلەمان باشە چیان پێڵەن بۆی کە ئەو بێهیوایی و بێ ئەمەلبوونی کە هەیەە بڕێتەوە چۆن تیان بگەینین کە بابە ئەم دەنگدانە جیاوازە لەو دەنگدانی کە لە هەرێمی کوردستان ناکرێت ئێمە ڕێژەی کوردبوونی خۆمانە سەرمەنی ڕاستە تۆ کە ناچیت مافێکی یاسایی پێشێلەکە یان دایکی بەتەئکید حەقێکە هی خۆتە هەتا هی خۆتە خۆت لە خۆتی زەو دەکەی خۆت لە خۆتی سەنیتەوە یعنی بەرگێکە قانونیاویتێتەوە خۆت لە خۆتی داکەنی جایەکشت هەیە لە ژیان ئەمە ببیزانین گۆڕانکاریەکان یاسایی ژیانن ئەبێ گۆڕانکاری هەبێ ئەبێ دوای ئەوە ئێمە من لە خەڵکی ئەم شارە و لەم کوردەم دایمە بیستووە ئەڵە دەنگ بە فڵانەی ئەم جارش تاقیەکەین و بزانین چی و شینە مادام تۆ ئەم مەبدەئەت هەیە کە گۆڕانکاری کێکە تاقیکردنەوەی معنای تۆ جارێ ئەمە لێ بە ئیشەکە و بە وەزعەکە هەیە من بۆ خەڵکە ئەڵێم الحەمدولله وعی هەیە وشیاری هەیە الحەمدولله خەڵک تێ ئەگا بەس مەچۆ تەئسیری وعود و عنی بعقل و ئەخلاق و مەبدەئی خۆت بڕۆ دەنگ بە ئەوە زۆر مهمە ئەزانی بۆ ئێمە دائیمە خەڵک لێ یەکە من خۆشم خەڵکم خۆ من بەدەر نیم لەو خەڵکە لێ یەکەی ئەڵێ ئەمە وایە ئەووانی ئەمە بووە بوو بوانە بوو تو ئەزانی ئێمە هەمومان هاوبەشین لەو کەم و کوڕی و غەڵەتانی کە دروستە بێ زۆر ڕاست من ناتوانم بە تاقی تەنها بڵم سەرەوە
ئەم غەڵەتەی کرد منیش هاوبەشم لەگەڵیا هاوبەشم لەگەڵیا بۆی کە قەرارم ماوە هەڵم بژاردووە ئێستاش بێدەنگم قسە ناکەم بێدەنگبوون چییە بێدەنگبوون شەر هەر بۆیە چێڵێ مجتەمەعێکی دیموکراسی مجتەمەعی کۆمەڵی مەدەنی بێدەنگبوون ئەوە نییە کە تۆ مەسەلەن بێدەنگ نەبوون ئەوە نییە هەرەچی دەسەر جادە کاکە تۆ منەظەماتێ هەیە کاکە تۆ ڕێکخراوە هەیە نقاباتێ هەیە وەرە دیراسە و هی ئەم وەزعە بکە وەرە بە دوواداچوون کە وەرە پێشنیار تەقدیم کە نابێ بێ ئەمەلبی نابێت دەست هەڵگیری من دایما قسەی ئینشتاین دەڵێم ئینشتاین عالمێکی فیزیاویە ئەڵێ من مشکلم لەگەڵەوانی خراپەکارەکان چیەکەن ئەو ئیشی خۆیەکە مشکلەکەم لەوایە کە ئینسانە باشەکان بێدەنگن ئێمە ئەمانەیە بێدەنگ نەبین هەچەنە ئەلحەمدوللا عمرێکی باشمان هێنا بێدەنگ نەبووین هەرێکە لە جێ خۆیەوە بەگلەیە بوو بێ بە قسەی بوو بێ بە پرۆژەیەک بێ بە شتێک بێ هەر کردومانە و ئێستاش ئەمە تەکمیلی ئەوەیە کە چەند ساڵە ئەیکەین ئێستا ئەمانەوێت دەسەڵاتمان زیاتر بێ دەنگمان بەرزتر بێ کە هاتوینەتە ئەم پرۆسەیەوە ئەمانەوێ خەڵک بێدەنگ نەبێ من خۆم شخصی خۆم ڕۆژە لە ڕۆژان غەڵەتێکم کرد ئێستا من هەرواشم لەگەڵ ئەو گەنجانی کە تەعاملیان لەگەڵەکەم تەلەبەکانی توبیە دایمە پیانەڵە مەڵێم چ خەلەلێکتان لەسەر من هەیە چ غەڵەتێکم هەیە چ شتێکەکەم نابێ پێم بڵێن بڵێ سروشخان ئەلێرا بوەستە ئەمە وا نابێ هەبێ هەمومان وابین من شخصی خۆم هەر کاتی غەڵەتی خەلەلێکم هەبێ وەکو سروشتی محامی وەکو پەرلەمانتار وەکو هەر ئینسانێک پێم بڵێ کە پێوتم ئەی تۆ من خۆشەیە ئەی تۆ دڵسۆزی منی زۆر بەڕێز پارێزەری ڕاوێژکار خاتو سروش جەناب محەممەد ڕەمزی کاندیدی ژمارە 24 لەسەر لیستی 222 یەکێتی نیشتمانی کوردستان زۆر بەخێر بێت سپاس دەکەم سپاس دەکەین هیوادارین لە پەرلەمانی عێراق بتبینینەوە ئینشاءالله و داکۆچیکردن لەو ماپانی کە کەمێکیت باس کرد لەم بەرنامە زۆر مدڵایە هیوادارنەوەی لە دڵ تای هەڵیگیری بۆ ئینشاءالله بۆچی زۆر نەچوومە تەفاسیلی قانون وشکەم و کەسێوەکو خۆی لی تێناگەڵم با خەڵکی زعاج نەبێت شەڕەکە بۆیەوە بەجێ شەڕ یاساکەن زۆر بەخێر سپاسی ئێوەکەم مەمنون شیکیانەکە